حتما خوای پەروەردگار تووشی میحنەتی ڕێگامانەکە بۆ ئەوەی ئەو کەسانە بمێنەوە کە زێڕی پاکن، هەروەکو چۆن زێڕینگەرێک زێڕەکەی خۆیەدا لە ئاگر، ئاگری لێدا و هەتا پاڵفتەیەکە هەرچی خاشاچێک بۆ بووبێ ئەکەوێتە خوارەوە. ئێمەش ئەم ڕیزی جیهاد و ڕەنج و هەوڵدانی خۆشمان هەمووی وا ئەبێ بە تەئکید بە جۆرەها ئیمتیحانەکرین وەلەنەبلوەنەکم بیشەی بە شتێک لەوانە خوای گەورە ئیمتیحانت دەکە، جا نوقسانی بێ یان خێریش بێ، وەلەنەبلوەنەکم بالخەیری وەشەڕی فتنە. خۆ هەر بە میحنەتە وا نەزانی بە زیندان تاقی دەکات و بە میحنەتی ڕاوەدوونان تاقی دەکات و بە فەقیربوون تاقی دەکات و بە هەموو شتێک بالخەیری وەشەڕی فتنە. ئێوە زانن خوای گەورە چۆن ئیمتیحانی ئەو خەڵکەی کرد لە کوردستان لە ماوەی ئەو چەند ساڵەیە کە خێر و خۆشیێکی زۆرتریان بینی و پاری زۆریان بەسەرا هەڵڕژا، پارەی نەوتی احتیلال، پارەی دزراو، پارەی سوحت. ئێوە زانیتان چۆن پارەی مەزلومەکان هەمووی چۆن کەوتی جرفانی ئەو خەڵکەی ترەوە. خۆتان ئاورتان لە خۆتان دایەوە کە بزانن ئەمەی کە خوای گەورە پێی داون ئیمتیحانتانەکە پێی چەند کەس لە ئیمتیحانەکەیە دەرچوو، چەند کەس بوو بە ساحەبی ملیۆن دۆلار مسلمانی ملتەزم، بەڵام وتی با 100,000 دۆلار بدەم بۆ فەقیر و هەژار و ڕەش و ڕوتێک کە لەبەر خاتری خوای گەورە پیاوەکانیان لە زیندانە، لەبەر خاتری خوای گەورە پیاوەکانیان چوون بۆ جیهاد و ڕۆبڕووی احتیلال بوون. آخر خەڵکێک خوێنی ئەبەخشی، ڕۆحی خۆی بەخشی لە پێناوی خوای گەورە بەرامبەر احتیلال وەستایە بۆی خۆی نەگرێ، وەکو کە لە بەڵقانە خۆی گرتووە، لە جنوبی ئەڵمانیا 50 ساڵ 60 ساڵ خۆی گرتووە، ئەی بۆ لە وڵاتی مسلمانانە ناتوانێت خۆی بگرێت. خەڵک بۆ خوای گەورە سڵحاوە، تۆ چەند بۆ ئەوە سڵحای کە ئەوەی خوای گەورە پێی بەخشیوی بیدەی بە مسلمانە، بیدەی بەو ڕەش و ڕوتە محتاجانە. وهل تنصرون وترزقون إلا بضعفائكم. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام چما ئێوە سەرکەوتن و ڕۆزی و ڕزقتان بەردەستەکەوێ ئەگەر بەهۆی لاواز و فەقیر و هەژارەکانتانەوە نەبێ کە ڕۆگەنە خوای گەورە وەڵێن خوایە پێمان ببەخشی. لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێن، نەکەوین ئەو ڕیابازیەمان لێ نەبێ بە پیشە، ئەکەوینە ڕیاوە بە زوو تۆبەی لێ بکەین، زوو بگەڕێینەوە، ڕۆژانە مراجعەی نەفسی خۆمان بکەین و بۆی بزانین نەبووە بە ڕیابازی، هەر کردارێکی هەبووە بە ئیسم، کردار ڕوودا و دووبارە بوونەوەیە، بەڵام ناو سیما و سیفەت بریتیە لە سابت بوون، پێوەلکان و چەسپان و بەردەوام بوون. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، خوای گەورە بمانگرێتە خۆی بە لوتف و ڕەحمەتی خۆی هاوکاریمان بکە، بە مەعیەتی خۆی وەلمانە بێ، بە عیلمی خۆی ڕێپێشاندەریمان بکە، بە هیدایەتی خۆی یارمەتی دەرمان بێ، بە هێز و قووەت و جەبەروتی خۆی لە پشتمان بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.